سڵاتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە ماڵپەڕی NPR ئەمریکی بڵاو کراوەتەوە عێراق ڕوبەڕووی زریانێکی ئابووری دەبێتەوە. ڕۆژنامەنووسێکی ماڵپەڕەکە لە بەغداد گفتوگۆی لەگەڵ ژمارەیەک لە بازرگانان و دوکاندارەکان کردووە. یەکێک لە دوکاندارەکان لە پێشوودا 13 کرێکاری هەبوو، بەڵام لە ئێستادا بەهۆی دۆخی ناهەمواری ئابووریەوە تەنها دوو کرێکاری هەیە. پرۆفیسۆرێکی زانکۆ لە بەغداد بە ماڵپەڕەکەی وتووە پێشبینی دەکەین بارودۆخەکە خراپتر بێت. مەزهەر محەممەد ساڵح کە ڕاوێژکارێکی ئابووری حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاندووە عێراق لە دۆخێکی ئابووری زۆر سەختدایە. ماڵپەڕی گاردیانی بەریتانی بڵاوی کردوتەوە دوای هەفتەیەک لە هەڵگرتنی گەمارۆ ئابووریەکان لەسەر ئێران بانکە گەورەکانی ئەوروپا هێشتا دوو دڵن لەوەی مامەڵە لەگەڵ دەسەڵاتدارانی ئێران بکەن و نایانەوێت هەڵوێست و کاردانەوەی ئەمریکا تاقی بکەنەوە. هەرچەندە خەزێنەی ئەمریکا ڕێنمایی تایبەتی دەرکردووە بۆ وڵاتانی ئەوروپا بۆ ئەنجامدانی بازرگانی لەگەڵ ئێران، بەڵام هێشتا بانکەکانی ئەوروپا بە وریاییەوە مامەڵە دەکەن. لە ماڵپەڕی دویچەڤڵەی ئەڵمانی بڵاو کراوەتەوە لەسەر سنووری ئەڵمانیا پۆلیس لە عشەی 10 کۆچبەری لە بارهەڵگرێکی ساردکەرەوەدا دۆزیەوە کە لە ناو بارهەڵگرەکە ڕەق ببوونەوە. لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە 10 کۆچبەرەکە بە نیازی بەریتانیا بوون و قاچاقچیەکان لە پاریس ئەو خێزانەیان لەو بارهەڵگرە ساردکەرەوەیەدا شاردۆتەوە کە بەرەو ئەڵمانیا دەچوو. شۆفێری بارهەڵگرەکە پاش 8 کاتژمێر لە شاری کێمپن وەستاوە بۆ ئەوەی بارەکەی دابگرێت و لەو کاتەدا لاشەکانی بینیوە. لە وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی بڵاو کراوەتەوە ژمارەیەک لەو کۆچبەرانی گەیشتونەتە ئەڵمانیا لە ئێستادا دەیانەوێت بگەڕێنەوە وڵاتەکانیان. زۆرێک لەو کۆچبەرانی گەیشتونەتە ئەڵمانیا ئەو وڵاتە بەو شێوەیە نابینن کە پێشتر پێشبینیان کردووە. ئەوەش بەهۆیەوەی سوودمەندیەکی کەمیان پێدەگات و دەرفەتێکی سنوورداری کارکردنیان هەیە و مامەڵەیەکی توندیان لەگەڵدا دەکرێت لەلایەن بەرپرسانی کۆچبەران و خواردنی ئەو وڵاتەیان بەدڵ نییە. لە یۆرۆنیوزیش بڵاو کراوەتەوە گریت وێلدەرس سیاسەتمەداری ڕاستەڕەوی هۆڵەندی لە بازاڕێکی شاری ڕۆتردام سپرای بەسەر ژناندا دابەش کرد بۆ ئەوەی لە مەترسیەکانی کۆچبەران خۆیان بپارێزن و بتوانن بەرگری لە خۆیان بکەن. هەرچەندە وێلدەرس لە کاتی دابەشکردنی سپرایەکە لەلایەن پۆلیسەوە دەپارێزرا، بەڵام ئەوە ڕێی نەگرلەوەی کۆمەڵی خەڵک کۆ ببنەوە دژی ئەو چالاکیەی بوەستن بە دروشمی وێلدەرس فێمینیست نییە بەڵکو ڕەگەز پەرستە. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیم پێشکەش کردن باختەوەر بن.